بەیانیتان باش، ڕۆژ باش، ڕۆژێکی پڕ ئارامی، پڕخۆشی و تەندروستێکی باشیش. لە دەستپێکی ڕۆژەکەەوە هیوای ژیانێکی پڕ بەختۆریتان بۆ خوازم. بۆ هیوایم کە ئێستا باشترین کاتتان هەبێ. جا لە هەر دۆخێکدا بن، ئەگەر ناخۆشە، ئەگەر ماندووی، ئەگەر بێزاری، ئەگەر نەخۆشی، ئەگەر دنیای کێشە و ماندوێتی لەسەر شانتە و قورسایی ژیان بێزاری کردووی، هێشتا کۆڵمەدە. هێشتا بزانە کە هیوایەک ماوە. هاوکات لەگەڵەوەشدا ئەگەر دڵخۆشی هەموو شتێ بۆ تۆ فەراهم کراوە، ئەویش هەر کۆتاییەت، ئەویش تێپەڕێت. مەگەر لە بیرمان کرد چیمان تێپەڕان تا تێپەڕێنین. لە بەرەوەی ژیان زۆر کورتە، ئەمڕۆ دەرفەتێکی دیکەیە، ئەو دەرفەتە بخۆزەرەوە، لە دەستخۆتی مەدە. ئەو دەرفەتە دووبارە بکەرەوە بە هەوێن بۆی کە خەونەکانت بەدیپێنی. لە دەستی مەدە ئەمڕۆ دیارریەکە بۆ تۆ. بۆ هیوایم کە بتوانن بە گۆڕینی وشەکانتان هەموو ژیان بگۆڕن. تەنها وشەکانتان، تەنها بیرکردنەوەکانتان گۆڕن، دوجار ژیانتانە گۆڕێ و ژیانێکی باشتر کە بە دڵی خۆمان بێت بەڕێیەکەین. دەستپێکی پرۆگرامەکە باسیێواکەم کە ئەم چۆن بتوانین بە ئەتەکێتەوە هەڵس و کەوت بکەین. هەندێک بەرگە بابەتی دیکەشمان بۆ ئامادە کردوون، باسی هەندێکیتان بۆ بکەم و دواتر بەردەوامە بم لەگەڵ میوانەکانم، لەگەڵ ئەو بابەتانەی کە هاوکارانم بەبێ ماندوویەتی بەبێ هیلاکی ئامادەیان کردو و هەمیشە لە هەوڵیەوەدان کە جوانترین پرۆگرام پێشکەشیەوە بکەین. لە پرۆگرامی ئەمڕۆماندا وەکوتم باسی ئەتەکێت دەکەین لە هەڵسوکەوت و ژیانی ڕۆژانەی گەنجان دەپرسین ئاخۆ ئێستا خەڵکی تا چەند ڕەچاوی ئەتەکێت دەکات. کچێکی کورد لە نێو 20 وڵات وەک شاجوانی گەشت و گوزار بۆ 2022 هەڵدەبژێردرێت. لە کەشێکی ساردی پلەی ژێر سفری سیلیزی لە ویلایەتی مینیسۆتا فستیڤاڵی سەرکەوتن بەسەر سەهۆڵ بەڕێوە چوو. لەگەڵمان بن باسی ئەو کەشە سارد و سەختەتان بۆ دەکەین. با سەرەتا لە دیاربەکری باکووری کوردستانەوە دەست پێ بکەین، هەر ئاوادان بێ هەموو کوردستان. لە دیاربەکر دوو ژنی کورد یەکێکیان تەمەنی 77 ساڵە، ئەوەی دیکەشیان 60 ساڵە. ماشەڵڵا تەمەنێکی باشیان هەیە بە ساڵاچوون، بەڵام لە بەردەم بورجەکانی ئەو شارە شانیان داوەتە بەر سەختی ژیان، بەر ماندوێتی، بۆ لە بەروی کۆڵ نادن، لە بەروی هەوڵەدن کە بتوانن بەو تەمەنەوە کار بکەن بۆی کە بەرهەمە دەستیەکانیان بفرۆشن لە پێناو چی؟ لە پێناو پەیداکردنی پارویەکنان، لە پێناو ئەوەی کە پێویستیان بە دەستێکی دیکە نەبێ خۆیان بژێوی ژیانیان پەیدا بکەن. gelek mirov ji ber şart û mercên jiyanê yên giran neçar dimînin ku tevî temenê xwe yên bilind di ixtiyariyê de jî kar bikin, da ku bikaribin debara xwe pê bikin. Mînakên balkêş yên rewşên wisa hene ku du pîrekên pala xwedane bircên Diyarbekirê jî bi vî awayî hember şart û mercên giran ên jiyanê berxwe didin. Ev du jinên ku qedera wan jî wek navê wan yek e, berhemên ku bi keda destan hatine çêkirin difroşin û navê her duyan jî Sedîqe ye. Sedîqe Bayram li aliyek ê deriyê guharî ya bircên Diyarbekirê ye û dezgeha xwe daniye ku bikaribe nanek bibe mala xwe. Sedîqe Bayram 77 sal ye û demek dirêj e ji xîzaniyê vî karî dike û tevî temenê xwe dixwaze bi keda eniya xwe dahatek bi dest bixe. Li vê derê wala deqanê wala gede bêkarin bê îşin û êmir jî wat tam bû 15 sal ez vê îşê dikim. Eşya jî ji ew tê, ji Çêrmûgê tê. Ev patikê piçûk eş xwe çê dikim.
وانا جي الشيرمو جيتي امجي شخارونيت ولا جاري سرفتاتنا اجبر فقيريا دنيا لايما قرعان روحي 1 مليون جينا كفا دسمه روحي 20 مليون كفا دسمه روحي جانا قرشتنا سرفتاتنا وروحي صار جي امناينه رومو خوشم تني في درا وقدي يورن تبع الزبن بيقارن بيشن خانية كريه والله ما بشتا خدای خودی و ما بشتا خدای کبری دیار بکر خودی چیکه خودی وان نخوشیا وان ایشو علم ابدا عالی صدیقه کسکین جی 6 سالیه و لعالیه دنه دریه گوهاری دزگاه خود دانیه و لبنده کریاران پال دایه کورین دیروکی. صدیقه کسکین آماجه دیگه جبر کو روژن یکشمه گشتیار گلک تین ناو برجن دیار بکره روژن یکشمه لبر برجان و روژن دنجی لناو باجر دیگره. تنیکم کسی متنه یاشلی مشخار بی اداره دکم و عمري مجي شيسته و شو چند ساله و 20 ساله از وی عیشیدکم و از وقت چه بیجم خانیه کریدم كاستنية ما خدت على إدارتك معاشي مجي تنا والله معاشي مجي ميرك جنانية سامة مخايناك أو بتباجنا خاي أيش خارتني الفريمة زاركي محبك تنا هيا أو جي أنجق إدارة خدك زاركي بهنا جنوي هيا أنجق إدارة خو زار خدك تشتبهها بينا ما أفش دستمتاش خاربي إدارة خدكم صدیقه بایرام 77 سالی و صدیقه کسکینا 6 سالی دبیجن جخوا روشوانا عبوریه نباشه و هول ددن بکده خواه دباره خواه بکن لما ترسیه وان آهری مازن اوکو بکوین بردستان و جبوکو محتاج تکسان نبن بخوهدان خواه داهاتک نبرکتی بجی جیان خواه ددومینن. ماهی رکسل کردستان 24 دیاربکر. دەستخۆشی بۆ ئەو دوو خانمە ئەوانەش هەر نمونەی خانمی گۆڵەندەری کوردن. ئەستا با باسێکیەوە بکەین ژیان هەموو ئەو هەڵسوکەوتانەیە هەموو ئەو جوڵە و وزانەیە کە ئێمە هەڵدەستین لە خەوتا تەواوی ڕۆژەکەمان دووبارە خەوینەوە دەیانکەین. بەڵام بریتیە لە چی؟ بریتیە لە ئەتەکێت هەڵسوکەوت خواردن کارکردن بگرێت تاپچووکترین شت بە تایبەت لای گەنجان کە ئەیکەن پێویستەکە ئەتەکێت ڕەچاو بکرێت ئەتەکێت چۆنە واتە بەڕێزەوە هەڵسوکەوت لەگەڵ خودی خۆت بکە ئەوجا بە کۆمەلگاکەش بەڵام بابزانین ئاخۆ گەنجان تا چەند ڕەچاوی ئەتەکێتەکەن لە هەڵسوکەوتەکانیان لە جوڵەکانیان لە کارکردنیان لە خوێندن لە شوێنی کار لە کافتریا لە بازار لە شوێنە گشتیەکان لە ناو ماڵ هاوکارمان شەیما بایس بۆ چوونی ژمارەیە گەنجی لەو بارەیە وەرگرتووە با بینەری بین دواتر لەگەڵ میوانێکی تایبەت ئەم بابەتە زیاتر تاوتۆ یەکەین. یەکەم جار کە دەچین بۆ ڕێستۆران دەبێت چلکەکە لە ئەوەی بێتن لەو ڕێستۆران دەبێت نەک مەسەلەن هەیە چلکی زۆر فەخم لەبەرەکە ئەوە یەکەم شت دووەم شت نان دەخۆی نابێت دەنگ بێتن شتێک بێتن یان یا کا قسەی دەکەی خواردن لەناو دەمت نەبێتن ئەوەیە مشکلەی ئێمە لە ئەتەکێتی لە ڕێستۆرانەکانیش ئەتەکێتی شۆفێری تەناوە نییە کە تۆ بتەوێت سواری سیارەکە و بیتی بگەیتە شوێنیمە بەس ئەتەکێتی شۆفێری ئەوەیە بە تایبەتیێک لەو شتن لەو خاڵە ناشرانی کە لە شۆفێریایە ئۆرین لێدانی زۆرە یان بێزارکردنی شۆفێری بەرامبەرەکە بە فولایتە یان بێزارکردنی خەڵکی دەور و پشتە و یان ڕەچاونەکردنی ڕێنمایەکانی هاتوچۆیە کە بەداخ ئەم خۆمەکو شۆفێرێک کە دێم بۆ زانکۆی جیان بەس لە مەفتەی ئەمە سێ جار ڕوودای هاتوچۆ ببینم لەسەر جادەی 120 کابۆنە من ئەوەی زۆر جەختی لەسەرەکەم و ئەتەکێتی قسەکردنە زۆر جار ئەوەنە قسەکەم کە تا حەدی گوێم لێگرن و پێش ئەوەی کە کەسی بەرامبەری گوێچکەی داخا بەرەو ڕوومە ئەوەنە قسەکەم کە گوێم لێ بگرێ سەبارەت بەوەی کە بۆچی لە کۆمەلگای کوردیە ینی ئەتەکێت تا چەند پەیڕەوە کرێ بە شێوەیەکی گشتی بەهۆی ئەوەی کە لە ناو کۆمەلگای کوردی تێکڵاویەکەیە ئەتەکێت جێبەجێکرێ بەڵام لە ئەتەکێتێکەوە بۆ ئەتەکێتی تر شێوازەکەی ئەگۆڕێ ئەویش بەهۆیەوەی کۆمەلگای کوردی تا چەند بەڕووی ئەو بەشە یاخود ئەو جۆرەیان ناکراوەتەوە دەبێت ئەتیکێتی بە جلو بەرگمان ینی جلو بەرگمان تعبیری لەسەر ئەمە بکە کە ئەمە تەلەبەنە ینی نەکوڵە جلو بەرگێکی زۆر گران زۆر ینی ئەوها
کراوە زۆر وەکو تەڵەبەیەک بێ ئەوە نازان ئەوە مامۆستەیە یان ئەوە تەڵەبەیە نەبەست جلوبەرگ ینی میکەپش هەموو یعنی ئەوە میکەپ ئایلاینەرێکی لە لێرە دادنێ و زۆر میکەپ لەبەر داتەنێ ئەوە میکەپ ئەوش زۆر ینی گەورە خۆی بە گەورە دکێ ینی ئەتەکێت لە هەموو ڕۆیەکەوە لە ڕۆی قسەکردن لە ڕۆی ڕفتارەکان بزانی چۆن ئەتەکێتەکانیان چۆنە ئەتەکێتیش لە کەسێکەوە بە کەسێک دەگۆڕێت بوو نمونە ئەتەکێتی من لە نێوان هاوڕەکانم لە نێوان دایک و باوکم لە نێوان خوشک و براکانم لە کەسێکەوە بە کەسێکی تر دەگۆڕێتن جیاوازە شێوازی ئەتەکێتەکان ئەوەی کە من لەگە هاوڕەکانم بەکاردینم جوان نییە شتێکی جوانیە لەگە مامۆستاکەم بەکاربێنم شتێکی جوان نییە لەگە دایک و باوکم بەکاری بێنم کاتێک داڕۆنە ناو شوێنێک کە بۆ یەکەم جارە دەڕۆن بە شێوازی جلوبەرگ و یاخود هەڵسوکەوتمان دەری دەخەین وەک چۆن بڵێن پێناسەی خۆمان و عایلەکەمان دەکەین و هەروە کاتێک داڕۆنە وڵاتێکی دیکەوە بە شێوازی قسەکردن و هەڵسوکەوتمان دەری دەخەین کە وەکو نیشانەی ئەو وڵاتە باسی دەکەین دەگەرێتەوە سەر هەڵسوکەوتمان لە ناو کۆمەڵگەتە پێڕۆکردنەکەیەوەیە کە ئەیشایی ئێمە ژیان بەڕێوە بین منداڵمان نەبێبیر لە پەروەردەکردنی ناکەینەوە پەروەردەکردن بەشێکە لە ئەتەکیەت واتە خاڵێکی پۆزیتیڤە کە دەتوانێت کۆمەڵگاکەمان بەرەو باشیەوە بێ پێم وابێ یەکێک لە لاوازیەکانی ئەوەیە کە نەبووە تا وانەیەک لاوانەکانی خوێندنمان وانەیەک لاوانەکانی پەروەردەکردنمان بۆیە تا ئێستا لە کۆمەڵگادا ئەو دیاردەیە بە لاوازی ئەبیندرێ و ئێمەش کە گەیشتینە قۆناغێک هەز بە کەمیەک ئەەکەین ونیەک ئەەکەین لە نێو کۆمەڵگادا هەز دەکەین کە دەچینە میوانیەک زۆر جاران دەبینی کەمیمان هەیە لەو کەسانەی لەو کۆمەڵگایی کە مەسەلەن بۆ نەمونە دەڵێن کۆمەڵگای پێشکەوت و هەز دەکەین خۆمان بە لاواز ئەبینین. ئەمە ڕاوبۆچوونی هەندێک لە گەنجان و بەگشتی هەموو کەسێک لەسەرەوەی کە چۆن ئەتەکێتێ بێت لە کاتی قسەکردن لەگەڵ دەوروبەرەکەی لە هەڵسوکەوتەکانی ژیانی ڕۆژانەی هەموو بابەتانە زیاتر باس دەکەم لەگەڵ بەڕێز دکتۆر فازڵ جاف کە وەکو ڕاهێناری بواری ڕێنمایی یاخود ڕاهێنار و مامۆستای زانکۆ ماشەڵڵا پیشەکانی وەنە زۆرە ئەتوان بۆ هەر یەکێکیان باسی بکەین بەڵام شانۆکار مامۆستاییان بە خێر هاتی بەڵام پێشەوەی بینە لای بەڕێستان دەچینە سلێمانی ئەمڕۆ تاقیکردنەوەکان دەست پێ دەکات تاقیکردنەوەی وەرزی یەکەم خولی یەکەم لە هەرمی کوردستان لە هەموو قوتابخانەکان و لە هەموو شار و شارۆچکەکان دەست پێ دەکات هاوکارم ئارام بەختیارم لەگەڵ دەبێت بانیت باش ئارام ڕۆژێکی باش پێشم بڵێ سەرەتا ئەو ڕۆژانت بیر ناکەوتەوە کە خۆشت ئیمتیحانت هەبوو تاقیکردنەوەت هەبوو چەند بە قەلەقیەوە تا ئێستش خەوی پێوە بینین چۆن بووی و ئەمڕۆژ خوێندکاران چۆن خۆیان ئامادە کردووە خوێندنگەکان بەگشتی ناوەندەکانی خوێندن چۆن ئامادەکاریان کردو بۆ قوتابیان کە یەکەم ڕۆژی ئیمتیحانیانە هاژە بانیتان باش ئەوەم بیرکەوتەوە منیش کە تەلەبەکان پێش چونە ناو تاقیکردنەوەکان خەریکی سعیکردن ئەو دوو دەقەیە زۆر گرنگە کە سعی بکەیت و سەیری کتێبەکە بکەیت بۆەوەی ئەو دوو دەقەیە لەو کاتانە زۆر گرنگترە کە لە ماڵەوە خەریکی سعیکردنی و ئامادەکاریی تەواو کراوە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بۆ دەستپێکی تاقیکردنەوەکان لە شاری سلێمانی قوتابخانەکان سەرجەمیان ڕێنمایان پێدراوە و ڕێنمایە تەندروستیەکان و ڕێکانە تەندروستیەکانیش جێبەجێ بکەن بە تایبەتی دوای ئەوەی کە کۆرۆنا و ئۆمیکرۆنیش ئێستا هاتووەتە ئاراوە بۆیە داوایان کردووە پابەندی سەرجەم ڕێنمایەکان بن ئێستا بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی لێرە لەگەڵمانایە دەمانوێت قسەی زیاتر لە بکەین مامۆستا بەیانی و باش ئامادەکاریەکانتان لە چی ئاستێکدایە ئەمڕۆ بەخێر بێن بەیانتان باش پێش هەموو شتێ سوپاس بۆ مامۆستایانی بەڕێز بۆ قوتابیان و خوێندکاران بۆ کەسوکاری قوتابیان کە ئەم ساڵ ئەتوانم بڵێم ساڵێکی دەگمەن و ناوازەیە بۆ پرۆسەی پەروەردە پاش پرۆسەی بایکۆت و هەروەها پاش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و کەرنتینە سوپاس بۆ هەموو لایەک بە پشتیوانی حکوومەتی هەرێم بە دابینکردنی پێداویستەکان ئەم ساڵ دەوام زۆر بە ئاسایی ڕۆشتووە پرۆگرامەکان زۆر بە ڕێکوپێکی تێپەڕ بووە و جوودێکی باش و ئەرکێکی باش لەلایەن مامۆستایانەوە کێشراوە
خۆتانزان ئەمڕۆ یەکەم ڕۆژی تاقیکردنەوەی کۆتایی وەرزی یەکەمە و هەتا 19 مانگ بۆ زۆربەی پۆلەکان بەردەوامە بێ و 20 مانگیش بۆ خوێندنی ئیسلامی لە بەرووی بابەتەکانیان زیاترە. دواتر 4 ڕۆژ ئیسراحەتێکیان پشوویەکە درێ بۆ قوتابیان و خوێندکاران لە 25 مانگە دەسەکرێتەوە بە دەوامی وەرزی دووهەم. ئەوەی هەبێ ئێمە هەموو پێداویستەکانی قوتابیان و خوێندکاران و قوتابخانەکانمان هەم لە دابینکردنی نەوت هەم لە مادەی پاکشکەرەوە هەم لە دەمامک بۆ قوتابیان و خوێندکاران و مامۆستایانیش دابین کردووە. ئەوەی گرنگیشە بە 2 بەش بودجەیەکمان تەوزیع کردو بۆ قوتابخانەکان. یەکێکیان بڕێکە 3 ملیار دینارە کە حکوومەتی هەرێم دابینی کردو بۆ حاڵەتی پێداویستی و قەرتاسیەکە کە هەر قوتابی خوێندکارێک 1600 دیناری بەرکەوتووە. واتە ئەگەر قوتابخانەیەک 1000 قوتابی هەیە 1,600,000 ناوەتێ بۆ پێداویستی قەرتاسیە. بەرامبەر بەوەش بۆ پارەی و فرۆژگاکان دابەشمان کردو هەر قوتابیەک 6700 دیناری بەرکەوتووە. واتە لەو کاتەشە ئەگەر قوتابخانەیەک 1000 قوتابی خوێندکاریە بێ 6,700,000 داونەتێ بۆ پێداویستیەکانی ئەم کاتانە. و بە دوورسێ جاریش هەم ڕەحلە هەم وایت بۆرد و هەم هەندێک لاپتۆپ وە لەگەڵ ئەوەشە سۆپامان دابین کردووە. تەمەناکەم بە هەمومان پرۆسەیەکی ئاسایی و سەرکەوتوو بەڕێ بکەین و من دەستخۆشیمە هەیە بۆ هەموو بەڕێوەبەری پەروەردەکان و هەموو سەرپەرشتیارانی بەڕێز کە بەردەوام بە دوواداچون و متابعاکەن و هەم بۆ مامۆستایانە هەم بۆ کەسوکاری قوتابیان و خوێندکاران کە ئەنجومەنی دایکان و باوکانمان هەیە گەر کەم و کورتیەکە بێ ئاگادارمانەکەنەوە و هەم خۆشیان هاوکارن و هەم ئێمەش پاڵپشتیانین بۆ ئەوەی کەم و کورتیەکان دابینکەین و ئەوەشی هەیە ئێمە 522,000 قوتابی خوێندکارمان هەیە و لە 1844 ناوەندی حکومی و ناحکومی تاقیکردنەوەکانەکرێت. ئەم ژمارەیەش 1739 قوتابخانەی حکومین 95 قوتابخانەی ناحکومی لە پارێزگای سلێمانیە. بڵاوبوونەوەی ئەو جێرانەوەی ڤایرۆسەوەی ئۆمیکرۆن ئەگەر بزانم وەزارەتی پەروەردە چەند ماسک و تاقیمی دابین کردەوە بۆ پەروەردەی پارێزگای سلێمان بەشێکی گشتی. ئێمە 400,000 وەرگرتووە و پێشتریش 150,000 وەرگرت بوو و لە ڕێی یونیسێف و خێرخوازانی چەوە لەوانەیە بڵێم ئێمە نزیکەی 500,000 کەمان هەیە و هەم مەوادی پاکشکەرەوشمان هەیە لەلایەن ڕێکخراوەکانەوە. ئەگەر هەر قوتابخانەیەک هەر بەڕێوەبەرێتی پەروەردە کەمی هەبوو داوا بکە ئێمە هەمانە لە مەخزنەکانە بۆیان. زۆر سپاس. هاشە ئەوە قسەی بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی بوو کە باسی لە ئامادەکاریەکانی پەروەردەی سلێمانی دەکرد بۆ دەستپێکی تاقیکردنەوەکانی وەرزی یەکەم. بەڵێ ئارام بەختیار سپاس بۆ زانیاریەکانت بە هیوای سەرکەوتن بۆ تەواوی قوتابیان لە هەموو هەرێمی کوردستان. ئێستا دەگەڕێمەوە لای بەڕێز دکتۆر فازل جاف وەکوتم مامۆستای زانکۆ ڕاهێنە لێرە میوانی بەیانی 24 باسی ئەتەکێتی لەگەڵ دەکەین باسی هەڵس و کەوت و چۆنێتی ڕفتارکردنی لەگەڵ دەکەین بە تایبەت لە لای گەنجان. بەیانیت باش دکتۆر ڕۆژێکی باش و پرۆزە. بەیانی باش ڕۆژێکی باش بۆ ئێوە بۆ بینەرانیش. زۆر سپاس. دکتۆر سەرەتا بالەوە دەست پێ بکەین ئەتەکێت واتە چی؟ ئەو هەڵس و کەوتەی کە ئەبێ بەڕێزەوە لەگەڵ خۆمانی بکەین دواتر لەگەڵ بەرامبەرەکەمان چیەگەێنێت؟ بەوە ئەتەکێت بە مانە فەرمیەکەی مانایەکی فەرمی هەیە و مانایەکی ڕۆژانەیشی هەیە. ئەمە بە بۆسوونی خۆم مانە فەرمیەکەی ئەو یاسا و ڕێسایەیە کە بۆ ڕێزگرتن لە بەرامبەر بۆ ڕێزگرتن لە دابوونەریت بۆ ڕێزگرتن لە شێوازی هەڵس و کەوتمان بەو پێی کە با بڵێن لەسەری ڕێککەوتین لەسەر ئاسی جیهانی و لەسەر ئاسی با بڵێن وڵاتان. ئەوە ئەتەکێتێکە لە سەدەکانی 16ەوە هاتوو تەکایەوە بەتایبەت لە فەرەنسای شاتەکایەوە کە لەسەر با بڵێن داوەتنامە لەسەر بلیتێک نووسی بۆ داوەتکردنی خەڵک لەو ڕۆژەوە بۆ ئەو شێ ئەتەکێتە لە مێژووە لە دوای سەدەی 16ەوە بەربڵاو بووەوە پاشتیش لە بەریتانیا لە سەدەی 18 زەختی لەسەر کرا و ئیشی لەسەر کرا بوو بە ئەتەکێتێکی فەرمی لە نێوان دەوڵەتان و کە لە نێوان دەوڵەتان شێوەیە گوەرەکە پێ ئەڵێن پرۆتۆکۆل. بەڵام لەسەر ئاستی کۆمەڵایەتی و لەسەر ئاستی دیپلۆماتیک بەتایبەت لە بواری دیپلۆماسیە تا بەکار ئەهێنرێت بۆ ڕێخستنی
هەڵسوکەوت بە شێوازێکی جوان بە شێوازێکی ڕێکوپێک بە شێوازێک پڕ بێت لە ڕێز و پڕ بێت لە ستایلی ڕێکوپێک کە خەڵک بتوانن چێژ لە هەڵسوکەوت یەکتری وەرگرن و ڕێزی تیا بێ و بایەخ بە هەم بە بەرامبەر بدات و هەم بە مرۆڤ بەخۆی. باشە دکتۆر باسێواکەی بایەخ بەخۆی بدات ئەتەکێت بە شێوازە گشتی و گیانیەکەی باست کرد ئەتەکێت لە خودی خۆمانەوەیە بۆ بەرامبەر و بۆ کۆمەلگا یاخود گرنگە بە شێوەیەکی گشتی بێت. بەڵێ اینجا من مەبەستم کەوتم ئاستێکی دیکەیە ئەوش ئاستی ڕۆژانەیە ئاستی ڕۆژانە ئێستا ئەتەکێت چۆتە ناو هەموو بوارەکانی ژیانەوە لەوە دەرچووە تەنیا بواری فەرمی بێ یا بواری حکومی بێ یا با بڵێن بواری دیپلۆماتیک بێ بەڵێ لەم شوێنانە زۆر گرنگن چونکە لەم شوێنانە مرۆڤ تەنیا نوێنەری خۆی نییە با بڵێن هەڵسوکەوتی مرۆڤ شێوازی جوانی مرۆڤ تەنیا گوزارە لە خۆی ناکە گوزارە لەو شوێنش ئەکا کە نوێنەرێتی با بڵێن دیپلۆماتێک کە ئەتەکێتی باشە گوزارە لە ئاستی بەرزی شارستانیەتی ئەو لایەنە ئەکا کە لێوە هاتووە بۆ نمونە نوێنەری حکوومەتە نوێنەری دەوڵەتە نوێنەری دەستگایەکە نوێنەری کۆمپانیایەکە یا با بڵێن نوێنەری پارتێکە یا ڕێکخراوێکە ئەلەوەیە نوێنەری خۆیەتی و نوێنەری لایەنێکیشە بەڵام لە ژیانی ڕۆژانەیە لە ڕاستیە زۆربەی زۆرمان خۆمان ئەنوێنین وەکو تاک خۆمان ئەنوێنین لەبەرەوەی ئێستا لە ئەتەکێت چۆتە ناو هەموو بوارەکانی ژیانەوە چۆتە ناو بزنس چۆتە ناو پەروەردە چۆتە ناو ژیانی کۆمەڵایەتیمان تەنانەت لە ناو خێزانیشە بۆیە خۆشبەختانە لە جیهانە ئێستا ئەتەکێت ئەخوێنرێت ئەتەکێت ئێستا بووە بە بوارێک لە خوێندن ئینسان مرۆڤ ئەتوانێت خۆی پێ بگەێنێ فێری بێ بڕا ڕۆڵ دەور با بڵێن لە کۆش و لە خولەکانە بەشداری بکە فێری بێ بۆ چونکە لەم دۆخەیە کە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە خۆمان باش ئەنوێنین گوزارە لەوە ئەەکەین کە ئەتوانین بگونجین ئەتوانین لەگەڵ خەڵکی کە لە دۆخێکی باشا بین ئەتوانین ڕێزی خۆمان بنوێنین و هەروە ڕێزی لە بەرامبەر بگرین ڕێز و بایەخ پێدان ئەوەی کە پێڵێن احتیمام ڕێز و بایەخ پێدان باشترین دوومەرجن بۆ سەرکەوتنی مرۆڤ هەم لە بواری کارە هەم لە بواری سۆزە ئەم لە بواری کۆمەڵایەتیە تەنانەت لە ناو خێزانیشە ئەم دوو خاڵە لە ئەتەکێتە زۆر گرنگە کە ئێمە با بڵێن یاسا و ڕێسای کۆمەڵایەتیمان ئەزانین چۆن هەڵسوکەوت بکەین ئەزانین چۆن خۆمان بنوێنین هاوکات چۆن بایەخ بە بەرامبەر بدەین ڕۆڵی بدەینێ بواری بدەینێ لە کاتی قسەکردن لە کاتی ئەوەی کە گوێی لێ ئەگرین چۆن گوێی لێ ئەگرین تەماشا کە چۆن قسە ئەەکەین ئەتەکێتە چۆن گوێ ئەگرین ئەوەش ئەتەکێتە چۆن دائەنیشین چۆن هەڵسوکەوتەکەین چۆن ئەجوڵێنەوە چۆن ئاماژەکانمان بەکارهێنین چۆن ئارەسەی جەستەمان بۆ ئەو کەسەیە هەموو ئەم شتانە چۆن دەنگمان بەکارهێنین ئەمە هەموو ئەمانە لە ڕاستیە ئەتەکێتە کە چونە ناو بواری پەیوەندی لەگەڵ خەڵکە بە هەر جۆرێک بچی ناو بواری پەیوەندیەوە با بڵێن تەنان پەیوەندی کۆمەڵایەتی ڕۆژانەیش بێت دیسان و ئەتەکێتی خۆی هەیە لەوەیە خۆی ئەنوێنێ چۆن خۆمان لە ڕووی جەستەییەوە بنوێنین چۆن بجوڵێنەوە چۆن ئاماژە بەکارهێنین چۆن کۆنتاکتی چاومان هەیە لەگەڵ ئەو کەسە هەموو ئەمانە ئەتەکێتن ئەبن بەهۆی ڕێزگرتن لە بەرامبەر ئەبن بەهۆی گوێگرتن لە بەرامبەر ئەبێ بەهۆی بایەخپێدان لە بەرامبەر بە هەمان شێواز بەرامبەریش ڕێز لە ئێمە ئەگرێ گوێ لە ئێمە ئەگرێ بایەخمان پێئەدا ئەمە بەشی گەوری سەرکەوتنمان لە ژیانە لەوەوە دێت من نمونەیەک دێنمەوە لەم ڕۆژانە خوێنمەوەڵێ زانکۆی هارڤارد لە ئەمریکا باس لەوە کە ئەڵێ کارمەندەکان کە سەرکەوتون لە کارەکانیان ١٨ ئەگەڕێتەوە بۆ شێوازی ڕەفتارکردنیان لەگەڵ کارمەندەکانی خۆیان لەگەڵ شێفەکەیان با بڵێن لەگەڵ بەڕێوەبەرەکان لەگەڵ خەڵکی لە خۆیان بەرزتر لەگەڵ خەڵکی لە خۆیان خواردتر ئەمجا لەگەڵ خەڵکی دەوروبەر هەموو ئەمانە ئەڵێ ١٨ سەرکەوتنی ئەو کارمەندەیە یا ئەو کەسێک کە لەوێ کارەکە ١20 لایەنە تەکنیکیەکەیە بەڵێ خۆ یەکەم جاوەرێگرن بایەخ بەوە زۆر دەدەم کە لایەنی تەکنیکی شارەزایە و پسپۆڕە و لێ هاتووە بەڵێ بە پێی پیشەکەی خۆی بەڵام پاشان ئەوەی کە سەری ئەخا ١٨ ئەگەڕێتەوە بۆ
زۆری تێگەیشتنی لە ئەتەکێت و پیادەکردنی ئەتەکێت و پیادەکردنیەک شتێک کە پێی ئەڵێن زیرەکی هەستەکی ئەوا بڵێن ئینگلیس پێڵە ئیموشنەڵ ئینتەلیجنس عەرەب پێڵە دەکال عاتفی خۆمان وابزان بەو ناوە ڕۆیشتووە زیرەکی هەستەکی زیرەکی هەستەکی خۆی ئەتەکێتە کە من بزان دەوروبەرم هەمیشە بە ئاگابم بە ئاگابم چۆن ڕەفتار بکەم چۆن قسە بکەم خەڵکێکەوە ئەزان ئەتەکێت تەنیاوە چۆن جل لەبەر ئەەکەیت چۆن ڕەنگەکان هەڵە بژێری نەخێر ئەمە ڕاستە گرنگە بۆ چێژی گشتی بۆ چێژی گشتی بۆ کەسایەتی خۆت بەڵام لەوەش گرنگتر چۆن ڕفتارەکەی چۆن ئەدوێیت چۆن هەڵسو کەوت ئەەکەی ئەوە زیاتر ئەوە لە جلوبەرگەکانمان زیاتر لە ڕاستیە ڕنگدانەوەی هەیە با بڵێن زیاتر بۆ ماوەیەکی دوورتر کاریگەری جێ ئەهێڵێت. باشە دکتۆر ئەزانین لە کۆمەلگای کوردیدا بە تایبەت لە کۆندا ئەگەر بڵین ئەتەکێت یاخود عادەت و تەقالیدی و کاتە زۆر گرنگ بووە ڕێزگرتن بووە لە گەورە و بچووکیە بەگشتی لەناو کۆمەلگای کوردیدا زۆر ڕەنگی داوەتەوە پێ دوایە ئێستش بە هەمان شێوەیە یاخود گۆڕانکاریەکان گیانوێتی بەکوێ ئەتەکێت لە ناو گەنجانی کووردە لە ناو بەگشتی هەموو تاکێکی ئەم کۆمەلگایەدا لە ئاست ئەتەکێتە جیهانی و تاکیەکان هەتا گشتیەکاندایە ئەمە پرسیارێکی زۆر گرنگە چکەمان گەڕێنێتەوە بۆ ڕێگ و ڕیشەی ئەتەکێت لە ناو کۆمەلگایە بەگشتی با بڵێن هەموو توێژێکی کۆمەڵایەتی ئەتەکێتێکی خۆی هەیە هەموو ئاینێکیش لەگەڵ خۆیان ئەتەکێتێک دێنێت باز لە ڕێزەکە باز لە جوانی هەڵسو کەوت ئەکا باز لە نایابی شێوازی ڕفتارکردن ئەکا لەگەڵ خۆت لە هەموو ئاینەکانە هەیە لە ئاینی خۆشمانە هەیە ئەو شتانە ناو لە بواری کۆمەڵایەتیش تەنانەت لە ناو با بڵێن خێڵ و عشیرەتیشە هەندێک ئەتەکێت هەیە و شتی جوانیشن لە جیهانیشە دیسانەوە ئەوە پێڕەو ئەکرێت ئەو شتانە بۆ نمونە لە ئەتەکێتە کە میوانێکیان دێت لە دەوڵەتانی تر بیرەکەنەوە یا حساب بۆ ئەوە کەن ئایا ئەم کەسە لە کۆمەلگەیەکی ئیسلامیەوە هاتووە بەڵێ ئەمجا ئەزان لەسەر مێز چی بۆ دابنێن و چیشی بۆ دانەنێن هەندێک خواردن هەیە داینانێن هەندێک خواردنەوە هەیە داینانن لێرە ئێمە ئێستا کەوتینەتە دوو دۆخەوە دۆخێکی ئەوەیە لە زانکۆکانمان و لە بواری خوێندن تا ڕادەیەک لە هەندێ با بڵێن بەشە باەخێک بەتایبەت لە پەیوەندەکانی دەرەوە لە دیپلۆماسیەت ئەو شتانە باەخێک بە ئەتەکێتە درێ و بەوانەی ئەتەکێت بەڵام کە لە ڕووی دابوو نەریتەوە تەماشایەکەین تەنانەت لە ڕووی ئاینی شەو کە تەماشایەکەین بەشێکی زۆری گەنجەکانمان لێ دوور کەوتونەتەوە دوور کەوتونەتەوە ئەمجا جێی داخاگەر ئەمڕۆ ئێمە نەتوانین لەو بوارە کار بکەین من بۆ خۆم لەو بوارە کە دەرسەڵێمەوە لە زانکۆ هەرچۆنە بێ تا بۆم بکرێت ئەچمە ناو ئەو بوارە بۆ نەکراوە بەوانەیەکی تایبەت یاخود ئەگەر کراوە خوێندکار قوتابی وەکو پێویستی ڕۆژانەی وانەکانی جێبەجێیەکات یاخود وەکو پێویستی هەڵس و کەوت و بنیادنانی خودی خۆی من پێم وایە یعنی ئەگەر با بڵێن لەسەر ئاسی زانکۆ وەری بگرین لەسەر ئاستی زانکۆ تا ئێستا ئێمە ئەو بایەخەمان پێ نەداوە بڕوان ناکەم وانەیەک هەبێ سربەخۆ ناوینرا بێ ئەتەکێت تەماشاکەین لە کۆمەلگا ئاسیایەکان لە یابان بۆ نمونە منداڵ لە مناڵیەوە ئەتەکێت ئەخوێنێت لە منداڵە فێریەکەن چۆن دانیشێ چۆن مڵاک بەکاربێنێ چۆن چەتەڵ بەکاربێنێ چۆن چەقو بەکاربێنێ چۆن با بڵێن پەیوەندی نێوان جەستەی و مێزەکەی پێشی چۆن بێ چۆن ئاوادانیشێ یان لە مناڵە فێرەکەن ئاوادان نەنیشێ دەستەکانی ئەنیشی نەخاتە سەر مێز ئەمانە لە منداڵیەوە فێریانەکەن وێنە هەیە تەماشای بکەین پێمان سەیرە ئەو منداڵانە ئاوا جوان دانیشتون دەستەکانیان جوان بەکارهێنن پەیوەندیان بە خواردنەکەی پێشیانەوە چۆنە دەمیان با بڵێن دەم ناکەنەوە لە کاتی خواردن دەنگ دەرناهێنن لە کاتی خواردن لە مناڵیەوە فێریانەکەن ئەمە پەیوەندی بە ئەتەکێتی دکتۆر هەر یابانیەکان خۆیان خاوەنی جوانترین ئەتەکێتن لەسەر ئاستی جیهان هەم لە ڕووی سڵاوکردنەوە هەم لە ڕووی ڕێزگرتنەوە خۆی سەی لەوەیە فەرەنسیەکان نا ئەم ئوسوڵی ئەتەکێتە بەڵام یابانیەکان و ئاسیایەکان بەگشتی زیاتر سوودیان لێبینی فەرەنسیەکان دروستیان کرد بۆ چینی سەرەوە بۆ دەوروبەر بۆ
با بڵێن ئەو چینەیە کە لەگەڵ مەلیک لەگەڵ شار ڕەفتارێک کە بەتایبەت سەردەمی لویسەکان بەڵام یابانیەکان لە کلاسی بەرزەوە لە چینی بەرزەوە هێنایەنە خوارەوە بۆ ناو کۆمەلگا ئەوەی ئیسە ئێمە پێویستمانە ئەوەیە کە چۆن ئەو شتانە بێنی ناو کۆمەلگا ینی وا نەزانین ئەتەکێت تەنیا بۆ ئەوانن کە وەزیرن ئەوانن کە دیپلۆماتن ئەوانن کە بەڕێوەبەری گشتینیان ئەوانن کە پۆستی بەرزیانەیە نەخێر ئەتەکێت بۆ هەموو بۆ قوتابەکانمانە لە دایەنگە لە باخچەی ساوایان بۆ قوتابەکانمانە لە سەرەتاییەوە هەتا تەواو بن ئەگەر ئێمە ئەوەمان کرد بە حەقیقەت بەرەبەرە ڕۆژ دوای ڕۆژ با بڵێن هێدی کۆمەلگەیەک دروستە بێت ئەو کۆمەلگەیە کە لە ڕووی هەڵسوکەوت و ڕەوشت و شێوازی با بڵێن هەڵسوکەوتەوە زۆر باشە دکتۆر ئەکرێت بۆ نمونە هەڵچوونەکان تووڕێیەکان بێزاریەکان بکەینە بیانوێەوەی کە لە شوێنێکە لە کاتێکە نەتوانین ئەو ئەتەکێتە ڕەچاو بکەین و لەبیری بکەین هەزە خان زۆر سپاس بۆم پرسیارە چونکە لە ئەتەکێتە ئەڵێ زۆر ئاسانە لە دۆخی هێوری و لە دۆخی خۆشنودی بڵین ئەتەکێتت باش بێت بەڵام گرنگ ئەوەیە لە کاتی هەڵچوون لە کاتی تووڕەبوون بە ئاگابی کە شێوازی ئەتەکێتی جوان تێک نەدەیت لەبەر ئەوە ئەڵێ ئەتەکێت یعنی چیانی ئاگایی بۆیە ئاگایی یعنی ئاگایی دەوروبەر ئەمجا پێشەوە ئاگاداربوون لە خۆت یعنی تا تۆ خۆت بە ئاگا نەبی بە ئاگاش بی یعنی چی یعنی ئێستا و ئێرە لە ئێستا و لە ئێرە ئەوەی کە هەڵەچێ زۆرجا بۆ شتێک هەڵەچێت کە ڕوویداوە بیری لایەتی یا بۆ شتێک کە ئیسە ڕوئەدا لە بەڵام ئەگەر ئێمە ئەو ڕێچکایەمان گرتە بەر ئەو بەهایەمان هۆشمەندانە ئاگداری ئەو بەهایە بووین ئەزانین کە لە ئێستاە ئێمە لە دۆخێکان ئەبێ ئاگداری ئەتەکێت بین ئەبێ هەڵنەچین ئەبێ تووڕەبوون پیشان نەدەین ئەبێ کۆنتترۆلی ئەوە بکەین کە ئێمە لە دۆخی ئەتەکێتان مادام چونە ناو پەیوەندی لەگەڵ خەڵکێک بەتایبەت ئەو پەیوەندی گرنگ بێ ئەوە بێگومان ئەبێ ئاگدار بین و وەکو گوتم ئەتەکێت پیادەکردن لە دۆخی هێوری و لە دۆخی خۆشان بێگومان ئاسانترە ئاسانە لای هەموو کەس دەکرێت باشە دکتۆر بابزانین ئازادی و کرانەوە ئەو کرانەوە جیهانی ئێستا هەیە و ئازادی کە ئێستا هەیە تا چەند پەیوەندی هەیە بە ئەتەکێتەوە بۆ نمونە جاران زۆر کەسانی گەورەتریان بیستومانەڵە تا ئێستا لە ڕووم نەهاتوە بۆ نمونە لە بەرچاوی باوکمە فڵانە شت بکەم یان ئەو هەڵست و کەوتە بکەم ئەمە ئازادیە کە ئێستا ئەگەر مناڵێک ئەمە پەیڕەو بکات یاخود ئەمە ئازادیە کە کەسێک لە بەرچاوی گەورەتر لە خۆی یاخود بچووکتریش لە خۆی بە هەمان شێوە هەڵس و کەوتێ بکا کە بێتە جی یاخود بڵێ ئەمە ئازادم لەم شتە کەیکەم نەخێر ئەتەکێت ینی معنای ئازادی نییە بەڕاستی ئەتەکێت خۆی بۆ خۆی مادام یاسا و ڕێسایە کەواتە ئێمە پابندین بەو یاسا و ڕێسایەوە بۆمانە بە ناوی ئازادیەوە لە سنوور ببەزیێنین ئەویان زۆر زۆر گرنگە و ئەمەش بۆ ڕنگدانەوە هەیە لەسەر ژیانمان لە دوو شێوازە لە دوو با بڵێن ڕێچکە یەکەمیان زۆر گرنگە بە تایبەت لە بواری فەرمی ئێمە ئەوەی کە پێ ئەوتێ ئەندێشەی یەکەم جار کە ڕوبەڕوو یەکێکە ئەبینەوە یان بەرکەوتەمان لەگەڵ یەکێکەیە ئەوەی کە ئەندێشەی یەکەم دروستەکە ئەنگلیز پێڵێ فێرست ئیمپرێشن ئەوەی کە دروستێکە جۆری ئەتەکێت و هەڵس و کەوتمانە دەنگمانە چۆن ئەدوێن پێش دەنگیش زمانی جەستەمانە چۆن هەڵس و کەوتەکەین چۆن ئەڕۆین بەڕێوە چۆن تەوقع ئەەکەین چۆن ئەوەستین چۆن دائەنیشین ئەوە بە لەبەرەوەی شاڵە باشترین دانیشتن ئەوەیە کە شێوازی دانیشتەکەمان نزیک بێ لە یەکەوە بۆ نمونە جەنابەت ئاوا دانیشتی بەڵام زۆر زۆری فەرقی لە ئەتەکێت ئەگەر من پێ بخەمە سەر پێ لەبەر ئەوە لایەنێکی زۆر گرنگە لایەنی دوم کە ئەمێ باسی بکەم پێشەوەی ئەم بەرنامەیە تەواو بکەین من یەکەم شت دەستخۆشتان لێکم کە ئەم بابەتە باسەکەن لەم بەرنامەیە ئەمە زۆر زۆر گرنگە دوو نمونەیەک دێنمەوە کۆمپانیایەک ئەڵێن لە ئەمریکا کە ئینتەروی خەڵکەکە بۆ کارمەندێک کە بێ بە کارمەند دەلایەن ئەڵەن نیوەڕۆ پێکەوە نانەخۆین ئەو کەسا بن بۆ نان خواردن بۆ نان خواردنی نیوەڕۆخوانێک لەو نیوەڕۆخوانە ئینتەروی ئەەکەن ئەیانێ بزان چۆن نانەخوا هەڵسوکەوتی چۆنە
شێوازی بەکارهێنانی شتەکانی چۆنە شێوازی بەکارهێنانی خواردن پەیوەندی بە خواردنەوە تا چه حەدێکە ئایا زۆرخۆرە چڵێسە بڵێن ئەوە ئەمجا لەوەش گرنگتر چۆن ڕەفتارەکە لەوەش گرنگتر چۆن ڕەفتار لەگەڵ کارمەندەکانەکە چۆن داوای شتەکە چۆن ئایلیان توو ڕائبێ زۆر جارێ ئێمە لە ئەتەکێتە ئەبینین یەکێک داوەتمانەکە بەڵام تەماشاکەین شتێک بێتاقەتمانەکە دوایی بۆمان دەرەکەوێ ئەو شتە چییە ئەو شتە ئەوەی ئەو کەسە چۆن داوای خواردن ئەکا چۆن ڕەفتارەکە لەگەڵ ئەو کەسێک کە خزمەتی ئەکا ئەوان لەو کۆمپانیایە تەنانەت لەوێەوە بڕیارەدەن ئەو کەسە بەکەڵکە بەکەڵ نییە بڕوات یان بمێنێت ڕاستە دکتۆر زۆر خۆشحاڵ بووین پێویستیە کرد کە بابەتەکە زۆر گرنگی زیاتری پێبین بەڵام بەرنامەکارەوەندە دەرفەتی داین خۆشحاڵ بووم کە میوانی بەیانی 24 بووین زۆر سپاس بۆیەوەش لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم بەوە کرد کە کچێکی کورد لە نێو 20 وڵات وەک شاجوانی گەشت و گوزار بۆ ساڵی 2022 هەڵدەبژێرێت هاژە عەدنان کچە کوردی خەڵکی کەرکووکە کە دانیشتووی هەولێرە لەلایەن ڕێکخراوی سەوسەنی جیهانی بە شاجوانی گەشت و گوزار هەڵبژێردرا بەهۆی ڕێکارەکانی کۆرۆنا و ئەم پێشبڕکەیە بە ئۆنلاین بەڕێوەچوو بۆیە لەسەر بنەمای هەڵبژاردننی جوانی ڕوخسار و ناخ و کاریزما و هەڵسوکەوت و ئاستی ڕۆشنبیری و هەموو ئەو بابەتانەی دیکە ئەم خانمە کووردە هەڵبژێردراوە. هاژە عەدنان کە شاجوانی گەشت و گوزارە میوانی منە میوانی بەیانی 24 بەیانیت باش خات و هاژە ڕۆژێکی باش زۆر سپاس منی شەرناوم هاژێ ئەمڕۆ دوکمان هاژێن زۆر خۆشحاڵم بەخێر زۆر سپاس هاژە خان سەرەتا باسێکی پرۆسەکەمان بۆ بکە چۆن خۆت حەزت هەبوو ببیتە شاجوان یاخۆت چۆن بەشداریت کرد لەسەر چه ئەساسێک بوو پرۆسەکەی خۆیان ئەوە لەسەر ئۆنلاین بوو ئێمە بە ئۆنلاین تەقدیممان کرد بەخۆی حەز هەموو کچێک لە عمری من حەزی بەو شتەیە یعنی زۆر کچان دەبینی تموحیان هەیە خەونیان هەیە دەیانەوێ بگەن یعنی ئەمن بەخۆم پێشتر پێش 2 ساڵ لە شاجوانی کوردستان بەشداریم کردبوو بەس تەواوم نەکرد لەبەر ئەوەی زروفی ماڵەوەمان باش نەبوو یعنی تۆزە کێشەی ماڵەوەمان هەبوو تەواوم نەکرد کۆڵنەیە هەوڵم نەیە دوای ئەوە بە ئۆنلاین شەوێک دانیشت بووم مؤسسەیەک هەیە بە ناوی مؤسسەی دکتۆرە سەوسەن العالەمیە ئەو مؤسسەیە لە ناو وڵاتەکان هەموو ساڵێک کچێک هەڵدەبژێردرێ ئایا مەلکەی جەمالی گەشت و گوزار ئایا مەلکەی جەمالی ئەو شەرق الئەوسەط زۆر ئەلقابیان هەیە دەدرێ بە کچەکان ئەوجا ئەمنش چوومە ناو ئەو لینکام کردەوە هەتی ناوت بنووسە و کێشت چەنە و نازام چی ئەو ڕۆتینانە لێمیان برد دوای ئەوە تەلەفۆنێکم بۆ کرا دوای ئەوە بە هەفتەیە وتی پیرۆزە ئەتو یەک لەو کچانەی کە لەگەڵمانی باشدار دەکەی بە خۆمان 20 وڵات بووین لەو 20 وڵاتە نهائیاتمان کرد 4 وڵاتماینەوە لەو ناو 4 وڵاتە ئەمن بردمەوە سەرکەوتوو بی براوە بی پێم خۆشە پیرۆزە هاژە بۆ نمونە ئەو وڵاتانی کە لەگەڵتان بوون لەکوێ پرۆسەکەتان کرد هەر هەمووی بە ئۆنلاین بوو تۆ لەسەر ئاستی عێراق یاخود لەسەر وەکو هەرێمی کوردستان وەکو کچێکی کورد بەشداریت کرد ئەمن وەکو کچێکی کورد بەشداریم کرد کچێکی عێراقی کورد بەشداریم کرد یعنی هەم ئاستی کوردستان هەم ئاستی عێراق یعنی ئەمن کە وەکو کچێکی کچی زۆرمان لەگەڵ بوو مەغریبیمان لەگەڵ بوو جەزائیریمان لەگەڵ بوو مسریمان لەگەڵ بوو ئەو یعنی دەوڵەتە عەرەبیەکانمان لەگەڵ بوو 20 وڵات لە دەوڵەتە عەرەبیەکان باشە ئەو کچانەی دیکە بۆ نمونە لەو وڵاتانی دیکەوە کە بەشدار بوون بۆ چه شاجوانێکی دیکە هەڵبژێردان هەمویان بۆ بوارێکی تایبەت بوو یاخود جیاواز بوو نا بوارێکی تایبەت بوو تەنها بۆ گەشت و گوزار ئەو ساڵە دانە کچێکی مەغریبی بەڵێ ئەم ساڵش بۆ خۆمان بردمانەوە
باشە چیەکەی بۆ گەشت و گوزار شاجوانی گەشت و گوزار ئێستا بینەر هەوادارەکان هەمویان بێگومان چیان لەوێڵە ئایا شاجوانی گەشت و گوزار چی ئەکات؟ هەندێک فیستیڤال دەکرێت دەرەوەی وڵات بەڵێ هەندێک کەس هەیە نازانن لە کوردستانی خۆمان چی تێدا هەیە لە مەسایف لە جێی سیاحە و لە جێی خۆش یعنی ئێستا ئەو فستیڤالانەی کە دەکرێت لە دەرێ کە من وەکو میوانێک بەشدار دەبم ئەلەولا بۆم هەیە دابنشم باز بکەم کە وڵاتی خۆم چی تێدا هەیە کە بیان نیشاندەم کوردستان چی تێدا هەیە نەک هەر کوردستانیان پێ نیشاندم چونکە بەخۆم ئەمن کەسێکی عێراقیشم یعنی عێراقشیان پێ بشاندم کە عێراق چی تێدا هەیە کوردستان چی تێدا هەیە هەندێک عالم هەیە نازانن بەس دەزانن ئەوە کوردستانە دەزانین ویزەیەک ببرن بێنە کوردستان هەر ئەوەندە نازان کوردستان چی تێدا هەیە گەلی تێدایە یعنی جێ خۆشی تێدایە ینی بەغاش بەغدا بێ ئەو ئاستی عێراقی ئەو شتانش ینی هەر جەیەک شتی خۆی هەیە بەس هەندێک عالم هەیە نازانێ لە وڵاتی خۆمان چی هەیە باشە تۆ و شاجوانێک هەڵبژێرەی پێوەرەکان چی بوو بۆ ئەوەی کە ببیتە شاجوانی گەشت و گوزار لەسەر چ پێوەرێک بوو؟ باەک شتت پێ بڵێم جوانی شەرت نییە لە کە ببیتە ملکی جەمال یەک شت ئەساسە ئەلێرە کە تو سەقافەت هەبێ سەقافەی ناو مشتەمەعەت هەبێ هەر ئەوە نییە کە من جوانم دەبمە شاجوان تەواو نا شتێوها نییە کە دادەنیشی کە لە پێش لجنەی تەحکیم دادەنیشی کە دەتوانی جوابیان بدەیتەوە کە پرسیارێکت لێ دەکەن لەسەر یعنی شاری خۆت چی تێدایە دەبێ بتوانین جوابیان بدەیتەوە شاجوان بەس ئەوە نییە کە من جوانم یڵا ئەم تەجمیل دەکەم شتێکی دیکەش مهمە شاجوان نابێت تەجمیلی تێدا هەبێ ڕاستە ئێمە لە لیجنەی خۆمان دکتۆرە ئەڤین سڵاو ڕێزمان بۆی هەیە دکتۆرەیەکی کووردە ئەڤین ئەمادی بەخۆی لە ناو لیجنەکە بوو سێرمانی کرد لەسەرەوە هەتا خوارەوە کە ئەمن بان کرام یعنی سێر دەموچاومی کرد سێر لوتمی کرد یعنی کە بینی یعنی من هیچ تەجمیلێکم نەکردووە کە بینی هیچم نییە لەبەر ئەوە یعنی شاجوان هەر ئەوە نییە جوانی و تەواو نەشت ئەوها نییە باشە مەرجی شاجوانی گەشت و گوزار چییە بۆی کە ببێتە شاجوانێکی سەرکەوت و خزمەت بۆ بوارە بکە مەرجی شاجوانی گەشت و گوزار دەبێ یەکەمیشت ثەقافەی هەبێ لە ناو مشتەمە کە بتوانێت کە ڕۆژە لە ڕۆژان فیستیڤالێکی هەبوو کە بانگیکەن لە شارێ دیکەوە بتوانێت شارەکەی خۆی بە شتێکی جوان پیشان بدات کە بهێڵێ ئەو وڵاتانەی دیکە حەز بکەن بێن کوردستان ببینن حەز بکەن بێن یعنی دەڵێن واو شارەکە ئەوەندە خۆش ئەو شتانی تێدایە عەرەبەکە دەڵێ لازمن شەوقهم تەشویقیان بدەینێ لەبەر ئەوەی بێن سێر وڵاتی خۆمان بکەن وەکو دووبەی و ئەو جیانەمان لێبێ بۆ دووبەی ساڵانە با نەڵێن ساڵانە با بڵێن مانگانە چەند هەزار کەسی بۆ دەڕوا لەبەر سیاحەتی ڕاستە بۆ ئێمە وهای لێ نەکەین شاری خۆمان تۆ پرۆژە و پلانەکانە دەستی پێ کردو بۆ ئەوەی کە بەو جۆرەی لێ بکەیت یاخود چیت کردووە ئەکید ئەمن پرۆژە و پلانەکانم دەست پێ دەکەم بەخۆت دەزانی ساڵی تازەمان ئەوە هەشت ڕۆژە بڕێ کردووە بەس ئینشاءڵڵا دەست پێ دەکەم تۆزە ستێپ بای ستێپ بەو هیواین سەرکەوتوی باشە پێ وایە گەشت و گوزار لە هەرێمی کوردستان بە تایبەت و دوجاریش بەگشتی لە عێراقدا لە چه ئاستێکدا ئەتوانن چی بۆ بکەن کە موکوڕیەکانی چییە؟ ڕاستەکەی ئەها بە خۆمان بەخۆت دەزانی بە بۆنەی کڕۆناوە و بە بۆنەی داعشەوە ئێمە زۆر شارەکەمان تۆزە هیلاک بوو چونکە سائحمان بۆ نایە ئەو وەختێک کە کڕۆنا دەبێ یعنی هەرێکی لە ماڵی خۆی دانیشتووە کەس ناچێتە پیاسە و کەس ناچێت بسوڕێ و سەیرانی خۆی بکات یعنی ئێمە وەختی نەورۆز چەند عالم دێن لە وڵات لە هینەکانەوە لە بەغا و لە نەجەف و لە کەربەلاوە و لە بەسراوە چەندێک دێن بۆ هەرێم چەندێ سەردانی هەرێم دەکەن زۆر بەس کە ئەو داعش ڕوویدا و نەخۆشی دەستی پێکرد هەمووی هاتە خوارە و نزبەکەمان هاتە خوارە بەس ئینشاءڵڵا ئێمە تۆزە بەرزی دەکەینەوە ڕاستە هەموو کاتەڵێن هەوڵدان بۆ سەرکەوتن سەختە بەڵام لەوە سەختترەوەیە کە چۆن لە سەرکەوت نابمێنیتەوە کەواتە پلانی تۆ چییە بۆی کە لە شاجوانی گەشت و گوزارە بە باشترین شێوە بمێنیتەوە خزمەتێک بۆ بوارە بکەیت ئەمن پلانەکەی من ئەوە نیە بەس یعنی ئیشی کە لەسەر لە قەبی خۆم بکەم گەشت و گوزار پلانێ دیکەم هەیە ئەمن پلانەکەی دیکەم چییە دەعمی مناڵەکان بکەم ئەوانەی تووشی شێرپەنجە بوونە نەخۆشی سەرەتان بوونە
ئەمن کە بە ئەو پرۆژەیە هاتمە ژوورەوە کە بە ئەو ناوەوە هاتمە ژوورەوە ئەمن هەر ئەوەم نییە ئۆکێ ئەمن دەچم یعنی دەچمە وڵاتێکی دیکە دەڵێم ئەمن کوردم ئەمن کچێکی کوردم کوردستان ئاوهای تێدایە کوردستان ئاوهای نا ئەمن هەندێک کەسش هەیە دەبێ بیریان بکەین کە بەخۆی ئەو مناڵانن کە بەبێ داک و باوکن یعنی دارالمسنین دارالڕعایە زۆر پێویستی بە ئێمان بە ئێمە بەس نابێت نازناوەکە هەڵبگرین و بڵین تەواو ڕاستە یعنی مناڵی ئەوانەی تووشی نەخۆشی سەرەتان بووە ئەوانەی یعنی دەستیان کووردە ئەمە زیاترش بە تەمام ئەو شتە بکەم کە دامیان بکەم بۆ هیوایان سەرکەوتوبی بۆ هیوایان کە ببیتە نمونەی کچێکی کورد زۆر دوجار ببیتە شاجوانی گەشت و گوزار و هەموو بوارەکانی کە خۆت ئەتەوێ خزمەتی تیا بکەی لە جیهاندا زۆر سپاس خۆشحاڵ بۆم هاژار منش هەروای گیان زۆر سپاس فستیڤالی سەرکەوتن بەسەر سەهۆڵدا لە مینیۆسۆتا بەڕێوە دەچێت. شاخەوانیەکە جیاوازە لە شاخەوانی ئاسایی یاخود و شاخەوانانەی کە ڕۆژێکی ئاسایی بەفرەبارە یاخود شوێنێکی سەختە سەرەکەون. ئەم فستیڤالە زۆر قورسترە. سەهۆڵ و کەشی سارد کە لە ژێر پلەی سفری سیلیزیدایە بەسەر دۆخەکەدا تەواو زاڵ بووە کۆنتترۆڵی کردووە. شاخەوانی لەم فستیڤالەدا یاخودوانی کە بەشداریەکەن لە ناو ئەم فستیڤالەدا کەمن. بەڵام ئەوانی بەشدارن سوورن لەسەر هەڵگەڕان بەسەر سەهۆڵەکەدا و وەزاڵبوون بەسەر کەشی سارد و سەهۆڵ بەندانیشدا ئەیانێ بگەنە لووتکە. فستیڤالی سەرکەوتن بەسەر سەهۆڵدا لە مینێسۆتا بەڕێوە دەچێت و شاخەوانان بەهێز و حەزێکی جیاوازەوە لە فستیڤالەکە بەشدارن. سەرماتەنگی پێ هەڵچنیون. بەڵام ئەوان فێری تەکنیکی جیاواز بوون بۆ سەرکەوتن بەسەر سەهۆڵ و گەرممانەوەدا. مامەڵەکردن لەگەڵ سەرما بەدڵنیاییەوە بەشێکی گەورەی شاخەوانی سەربەفرا بەڵام لە ڕێگەی تاقیکردنەوە هەڵا دەتوانیت فێربیت کە فێڵی جیاواز بۆ گەرممانەوە و چێ جلو بەرگێک کە پێویستە لە بەرکەیت و چینە وە کاتێک تۆ بە ماوەیەک بیکەیت دەست دەکات بە ئاسوودەیی تۆ دەزانیت چۆن مامەڵە لەگەڵ سەرمادا بکەیت. لەم جۆری شاخەوانیەدا ئاستەنگی زۆر لە بەردەم شاخەوانانە. بەڵام حەزیان بۆ ئەم سەرکێشیە وا دەکات بەسەر ئاستەنگەکاندا سەرکەوتوو بن. من حەزم لە سەرکەوتنی سەهۆڵەکانە گرنگ نییە سارد بێت یان گەرم بێت و لە سەرمادا خەڵک کەمتر هەیە زۆر قورسرا بەڵام زۆر جوانە لەبەرەوەی من حەزم لێیە وت بێدەنگە و تۆ لەو شوێنانە کە زۆربەی کات ناتوانانی بە شێوەیەکی ئاسایی لەوێ بیت سەرکەوتن بەسەریدا زۆر قورسرا بەڵام حەزمان بۆ ئەو سەرکێشیەیە وا دەکات بەسەریدا سەرکەوین. شاخەوانی سەربەفر دوو جۆر سەختی تێدایە. یەکەمیان بەهۆی سەختی و ستونی سەهۆڵەکە دووەمیشیان ساردی و ساردبوونەوەی دەست و جەستە. بۆیە ئەگەر شاخەوانێکی ڕاهاتوو نەبێت سەختە بەسەر ئەم سەهۆڵانەدا سەر بکەوێت. سەرکەوتن ئاسان نییە قورسە بەڵامەوەی کە زۆر زۆر قورسترە لەوە ئەوەیە کە بتوانی چۆن لە لووتکەدا بمێنیتەوە لە سەرکەوتندا بمێنیتەوە. هەڵبەت ئامانجی ئەو شاخەوانانەش ئەوەیە کە بگەن بە لووتکەکە پیشانی بدەن کە کۆڵ نادەن سەختیەکان تێپەڕێنن. بۆ هیوایم هەمیشە بەو شێوازە ژیان بکەن بەو شێوازە کۆڵ نەدەن کە سەختیەکان تێپەڕن هەموو ئەوانەی کە ناخۆش بۆ تێپەڕیون. بەڵام گرنگە لە خۆشیەکاندا لە سەرکەوتنەکاندا بمێنینەوە و بە ئامانجەکەمان بکەین. تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی بەیانی 24 پێشکەشکردن بۆ هیوایم تەندروستێکی باشتان هەبێ بۆ تەواوی ڕۆژەکەتان بە خۆشی بەڕێکەن ماڵەوە.